بەڕێزان ئەم کاتەوە و هەموو کاتێکتان باش. ئەمە بەرنامەی پێشێلکارانی مافی مرۆڤە. لەم بەرنامە هەوڵدەدەین هەرجار کەسایەتی، ڕێکخراو یان هەوڵێکی دژە مرۆڤانە بۆ ئێوە بەڕێزان زیاتر ڕوون بکەینەوە. محەممەد سادق سادقگیوی ناسراو بە خەڵخاڵی لە ساڵی 1305 هەتاوی لە دەوروبەری شاری خەڵخاڵ سەر بە ئوستانی ئەردەبیل لەدایک بوو. هەر لەوێوە دەستی کرد بە خوێندنی دەرسە مەزهەبیەکان و هیچ کات نەڕۆشتە قوتابخانە. خەڵخاڵی هەر لە مناڵیەوە تێکڵاو بوو بە خوێنڕشتنی گیان لەبەران. لە بیرەوەریەکانی منداڵی خۆیدا دەڵێ سەرگەرمی دەورانی منداڵی من هەڵواسین و سەلاخیکردنی پەلەوەر و ئاژەڵانی ناوچەکەمان بوو. لە تەمەنی لاویشدا پەیوەست دەبێت بە گروپە تۆندڕەوە مەزهەبیەکان و خەڵخاڵی بەدوای شۆڕشی گەلانی ئێران و هاتنە سەرکاری حکوومەتی کۆماری ئیسلامی لە ساڵی 1357 هەتاوی دەبێتە خاوەنی پۆستگەلێک وەکو حاکم شەرعی دادگاکانی ئینقلاب، هەروەها سێ خول دەبێتە نوێنەری خەڵکی قوم لە مەجلیسی شۆرای ئیسلامی و جارێکیش دەبێتە نوێنەری خەڵکی ئوستانی تاران لە یەکەمین خولی مەجلیسی خوبرەگانی ڕێبەری. خەڵخاڵی یەکێک لە دەستەڕاستەکانی ئایەتوڵڵا خۆمەینی بوو کە بە دوای مردنی خۆمەینی خەڵخاڵیش وەکو زۆرێک لە کەسایەتە سیاسیەکانی کۆماری ئیسلامی لە سەحنەی سیاسی نیزام سڕدرایەوە. کاتێکە خۆمەینی لە فەڕەنسا دەبێت خەڵخاڵی دەڕواتە لای و لەوێدا لە بەردەستی خۆمەینی ئاخرین ئەرکەکانی لەلایەن خۆمەینیەوە پێ دەوترێت و 12 ڕۆژ بەر لەوەی کە خۆمەینی بگەڕێتەوە بۆ تاران خەڵخاڵیش دێتەوە. بەدوای هاتنەوەی خۆمەینی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی خەڵخاڵی لە ڕێکەوتی 24 ڕێبەندانی ساڵی 58 بە بڕیاری شەخصی خۆمەینی دەبێتە حاکم شەرعی دادگاکانی کۆماری ئیسلامی. دوا بە دوای ئەوەی کە خەڵخاڵی بوو بە حاکم شەرع، شەپۆلێکی تراژێدیک و خەیاڵی لە ئیعدامی کەسایەتیەکان لە ئێران دەستی پێکرد. جێگای ئاماژەیە تا بەر لەوەی کە بڕواتە کوردستان زیاتر لە 200 کەسی سیاسی مەدەنی تەنانەت لە فەرماندە نیزامیەکانی کۆماری ئیسلامی هەروەها کەسانێک لە ڕوانگەی خۆیانەوە تاوانبار و بێتاوان ئیعدام دەکات. عێراقی یەکێک لە کەسایەتە سیاسیەکانی ئەو کات لە بیرەوەریەکانیدا دەڵێ خەڵخاڵی سەرەتا کەسەکانی ئیعدام دەکرد و دوجار کەیفەرخاسی دەنووسی بۆیان. یەک جاریش نەبوو بە تاوانبارێک بڵێ ئاخرین قسە چییە؟ ئەمەش دەبوو بەهۆی تووڕەیی من. خەڵخاڵی زۆر بە کەمی کەسەکانی وەکو تاک ئیعدام دەکرد، بەڵکو باوەڕی بە ئیعدامی بە کۆمەڵ بوو دەیوێت وەها هەم جیهادە و هەم سەوابی لای خودا زۆرترە. بەداخەوە ئام پێشێلکارەی مافی مرۆڤە لە هاوینی ساڵی 58 هەتاوی بۆ حاکم شەرعی ڕەوانەی کوردستانە دەکرێت. بە وتەی شایەت حاڵان و نووسراوە مێژوویەکان خەڵخاڵی لە کوردستان دەستی لە هیچ نەپاراست. درڕندەبوونی چەندین ئاست بەرزتر بووەوە و یەکێک لە شاهدانی ئەو کاتی دادگاکانی خەڵخاڵی دەڵێ بە شاهدی ئەو خەڵکانەی کە لە زیندانەکانی کوردستان بوون دادگایەکانی خەڵخاڵی بەم شێوە بوو. ناوی تۆمەتباری دەپرسی، هەروەها ناوی باوک و دایک لە ئاخردا ڕای دەگەیاند کە تۆ بەهۆی ژمارەیەک تاوان بە ئیعدام مەحکوم کراوی و بە تیربارانکردن یان هەڵواسین دەیکوشت. خەڵخاڵی لە ئەوەڵین هەوڵی لە 28 مۆردادی ساڵی 58 هەتاوی لە پاوە عەبدوڵڵا نووری، هوشەنگ عەزیزی و 10 کەسی دیکەی لە دادگایەکی چەند خولەکی ئیعدام کرد. لە هەوڵی دووهەم لە 29 مۆردادی 58 7 کەسی دیکە و بەم شێوە ئیعدامەکانی لە شاری پاوە ڕووبە مەریوان، سنە، سەقز و مەهاباد دەست پێ کرد. لە ڕۆژی 3 شەهریوەر لە شاری مەریوان ئەمین مستەفا سوڵتانی، حسێن مستەفا سوڵتانی، جەلال نەسیمی، حسێن پیرخزری، ئەحمەد پیرخزری، دکتۆر ئەحمەد خزری، فایەق عەزیزی، ئەحمەد قادرزادە، عەلی دادستانی ئیعدام کرد. بە دوای ئەم هەوڵەی لە شاری مەریوان ئەسەد ناهید، شەهریار یەخچاڵی، مزەفەر ڕەحیمی، ئەتا زەندی، ناسر نەسیمی و 6 کەسی دیکەی کە شایانی باسە 2 کەسیان زەخمی بوون
بە برانکارد حازریانی کرد و لە فڕۆکەخانەی شاری سنە تیربارانیانی کرد. بە دوای تیربارانکردنی شاری سنەی خوێناوی لە شاری سەقز لە 2 ڕۆژدا دەروێش نوقرەیی، نەجمەدین خورشیدی، عەلی فەخرایی، ئەحمەد سەعیدی، قادر بەهادۆر، تاهێر خەتیبی، محەممەد بابامیری، ناسر حەدادی و 15 کەسی دیکەی ئێعدام کرد و بەرەو مەهاباد وەڕێکەوت و درێژەی بە کوشت و کوشتاری خەڵکی شۆڕژگێڕی کوردستان.